دەستان خۆشحاڵ بووم کە بەشداریم کردووە. وەکو تێبینی ئەو خوشکەم کرد کە باسی کێشەکانی کرد. ئەم کێشە ئەڵێ لە بیدایەت هەوا نەبووە، بەڵام ئەمە کەڵەکە بوو ماوەتەوانێ لەوە ئەچێ پیاوەکەی لە دەرەوە کۆمەڵی کێشەی هەبێ. ئێمە ئەبێت سەیری ئەوە بکەین کە پیاو لە دەرەوە کۆمەڵەیە کێشە و مەعاناتی هەیە و دەری نابڕێ، بەڵام کەیەتە ماڵەوە بە بیان بە کۆمەڵێ شتی کات دەری ئەبڕێت و داوا لەو خوشکە ئەەکەم ئەبێ جەوێکی وا بگونجێنێ بۆ خۆی هەر ئەو ماڵە خۆ دایمەن لە شەڕانین بەردەوام ئەبێ کاتێ بگونجێنێ کە دابنیشێ لەگەڵ یا خۆی ئەو جەوە بخوڵقێنێ. ئەم خوشکە خۆی جەوەکە بخوڵقێنێ کە بزانێ کێشەکە چییە، بە زمانێکی وا قسەی لەگەڵ بکاکە ئەو توانای گوێگرتنی هەبێت. لە هەمان کاتیشە پیاوەکەش ئەبێ گوێ لە خێزانەکەی بگرێ. ژن سێش پێویستە پیاو بۆی دابینکە: یەکەم خۆشەویستی، دووهەمیان دابینکردنی پێداویستیەکەی، سێ ڕێزگرتن لە کەسوکاری. لەوە ئەچێ لەم شتانە شتێکی تیا دروست بوو بێ ئەو پیاوە. هەر لەگەڵ شەکە قسە ئەەکەیت ئەو سێشتی بۆ دابین کردووی کە ئەم خاتونە باسیەکە نەخۆشەویستیەکەمان هەیە، بڵێ بەس ڕێزی خێزانەکەمان گرێتەوە. ڕێزی لە کەسوکارتەگرێت پێداویستەکانی بۆ دابینەکە پێداویستەکانمان دابین کراوە، بەڵام خۆشەویستیەکە خۆشەویستیەکەمان نییە، گرنگی پیانمان نییە. ئەو خۆشەویستی کە هەموو خێزانێک پێویستی پێێتی، هەموو ژنێک پێویستی پێێتی، ئەو گرنگی پێدانی کە هەموو ئەبێت پێێتی داوایەکە. بەڵێ ئەبێت ئەم هەوڵ باچ کە خی گەورە دوو مناڵی یاوە تێ ئەبێ وای لێ بکاتەوە جارێکی تر ئەو پیاوە بگەڕێتەوە بۆ لای خۆشەویستیەکە بگەڕێنێت لە سەرەتای خۆشەویستیەکە هەبووە. بەڵێ لە سەرەتای خۆشەویستی بۆ لە نێوانیانە پیاوەکان لە بیدایە تا خراپ بوو بێ یا ئەم خراپ بوو بێ. ئەمە شتێکە گەورە بۆ لایەن لەوە ئەچێ ئەو شتش ئەوەنە شتێکی بچکۆلە بێت و گەورەیە بکەن و جەوێکی وا نەماوە لە ناو ماڵەکەیانە. بەدڵنیای خۆشتی بچووکیشە گەورە کراوە. دواتر ئەگەر بەوردی دانیشتن لەگەڵیانە سێرەکەی لاچشتەکە زۆر بچووکی وەکو بەڕێزە دووتێ ئەبێڕێن ماکار دابنیشە لە بینیانە بەڕێسان دابنیشن هەم لەگەڵ پیاوەکەی لەگەڵ ئەم خاتونە. اینجا لەگەڵەوەشە ناکرێ پیاوان لە دەرەوە هەر کێشەیەک و مەعاناتێک و لە کێشێک لە ئیشەکە. ئێستا من نەمزانی ئەم خاتونە پیاوەکەی ئیشی دەرەوە ئەکا یان هینی لە فەرمانگەیەکە یا لە کۆمپانیایەکە کارەکە. ئیشەکەی قورسە هاوسەرت یان هەر مۆزەفێکە؟ نامۆزەف نییە، ئیشی عسکەری هەیە. ئیشی عسکەریەکە کاریگەری دەور و پشتەکەیەتی، یعنی من زۆر جار تەجروبەم بەدڵنیایە لاوچە پێویستی بە مڕاعاتی زیاتر بێت، چکە ئیشەکەی لاوچە قورسە پێویستی بووە کە تۆ جێی بۆ بڕەخسێنی وەکو ئەم خاتونە. ئێمە خۆمان ئافرەتین لە ماڵەوەین یان لە دەوامین، ئێمە تۆزێ هادیترین زۆرتریش لە پیا هادیترین و نەرمونیانترین و ئەبێ لێبوردنەیەکی شمانە بێ بیکە ڕاستە ناڵم ئەم تەسحەیەکی تەواو با لە هەموو ژیانیە کە خی گەورە جیابوونەوەی کردووە شەرع ڕێیاوە، بەڵام ئێمە بێ هەوڵ ئاخر ڕێگایە مەسەلەی جیابوونەوە. یان یەکسەرکەیەک پێتەڵەنجا قبوڵی مەکە و جیابەرەوە ئاخر ڕێگای تۆ بێ زۆرترین هەوڵی خۆت بێ کە خێزانەکەی خۆت پارێزگاری لێ بکەی بی پارێزی. بەڵێ دەست خۆش خاتونگیان. طبعاً ئێمە ئەمانەیە پارێزگاری لە خێزان بکەین، نامانەوێت یەکسەر بەرەو جابوونەوە بڕوا، چکە زۆر جار هاتۆڵی کە سوکارم پێمەڵێن ئەی بۆ تۆ جیانابیتەوە بۆچی قبوڵی ئەەکەی، ئەو ئاخر ڕێگایە مەسەلەی جابوونەوە. بەڵام هەتا بتوانانی ئێمە پارێزگاری لەم خێزانە جوانە بکەین. تۆ 15 ساڵە پێکەوەن 15 ساڵە پێکەوەن دوو مناڵی جوانیشتان هەیە، جا لەبەرەوە تۆ بێ هەموو هەوڵەکانی خۆت بەکاربێنی، دایمەن ژنە بێ بۆ خێزانەکەی خۆی، بۆ ماڵ و مناڵی خۆی هەموو هەوڵێکی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی کە پارێزگاری لێ بکە. پارێزگاری ئەمە ماڵی تۆیە، ئەمە خێزانی تۆیە، تۆ بێ بە هەموو شێوازە پارێزگاری لێ بکەی. ئەم پارێزگاری کردنەژۆکم خاتونە ئازیزە وتی ئەم پیاوی تۆ لەوانەیە ئیشەکەی قورس بێ، لەوانەیە هەرچەنە ئەمە موبەڕێریش نییە بۆی کە بێتەوە بۆ شێوازە بێ، ئەمانە هیچی موبەڕێر نییە، بەڵام تۆ بێ لە مشکی خۆتا دایبنی کەمە هیلاکە مانووە کۆمەڵێک ئەرک و مەسوولیاتی گەورە لەسەر شانێتی کێتەوە ماڵەکە تۆ بێ جوێکی وای بۆ بڕەخسێنی کەوا بکە هەست بە مرتاحی بکە لە ماڵەکەی خۆیە، کە بڵێ ئەمە ماڵەکەی خۆمە و مرتاحم تایە. هەستکە کە تۆ کەسێکی چاوەڕێی هاتنەوەی ئەوەکەی چاوەڕێی ئەوواکەی حتا مناڵەکانی شووار ڕێبینی کە چاوەڕێی ئەوەکەن بێتەوە ناو ماڵەکە و جەوێکی خۆشی بۆ بخڵقێن و هەست بە مرتاحێکی زۆر کە هەموو مانوبوون و هیلاکیەکانی کە لە ئیشەی بۆ لای تۆ و لای مناڵەکانی تا هەموو مانوبوونەکانی بڕوە. بۆیە پێویستەکە تۆش گرنگی زۆر بەخۆت بێ
کاتێکاڵین گرنگی بە خۆت بەی گرنگی بەوە بکەی خۆت زیاتر هۆشیار بکەیتەوە بە تایبەتی لە بواری خێزانیا زۆرگۆ بگرە زۆر هۆشیارێکی زیاترت هەبێ کە ئەمە ئەو هەنگاوانەیە کە تۆ پێی هەڵەسی بەڵام دواتریش هاوسرە دەبێت کۆمەڵێک هەنگاو هەیە ئەویش بە هەمان شێوە هەڵسێ پێی کە ئەو دواتر ئێمە لەگەڵی دائنیشین و قسەی لەگەڵ ئاکەین و چەندین جلسەی ڕاوشکاری لەگەڵ یادا ئەنیشین بەڵام پێشەوەی ئەو ببینین تۆش ئەبێ بە هەمان شێوە کار لەسەر خۆت بکەی کار لەسەر لێهاتوویەکانی خۆت بکەی کار لەسەر کۆمەڵێک هوەر بکەی یعنی ئەمە پەیوەندی خێزانی هوەرە ئەبێ هوەرە هەموو ئافرەتێ فێری ببێ پێشەوەی بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری و کۆمەڵێک هوەر فێر ببێ کە چۆن مامەڵە ئەکات لە ناو پرۆسی هاوسەرگیریە کەواتە تۆ شەبێت لێزان بی و لە ڕووی ئەوەی کە چەندێک تۆ خۆشەویستی بۆ دەربڕی چەنی خۆشەویستی پێبی چەنی گرنگی پێدانت هەبێ بۆی چەنێ ئەو هەستەی بیتێکە ئەو پاڵەوانێکە لە ژیانی تۆە کە تۆش و مناڵەکانی شت ببینینی دڵخۆشە بن دڵشادە بن ئەمانەوە ئەکات ئەو شتە بەسیتانی کە هەیە لە نێوانتانە کەمتر ئەبێتەوە دڵنیا بە کەمتر ئەبێتەوە ئەگەر تۆ بەم شێوازە مامەڵە بکەی ئەمانە کەمتر ئەبێتەوە بۆیە ئەمە مەخاڵێکی زۆر زۆر گرنگە کە تۆشە بە ئیش لەسەر خۆت بکەی لەو بوارەیە زۆر باشە ئینشاءڵڵا منیش لەمڕۆ دەست پێەکەم گرنگی بیان زیاتر ئەەکەم ئێمەش لەگەڵ تا ئابین ئێمەش بەردەوامە بین لەگەڵ تاعنی چەندین جار تۆرە ناو کورسەکانەوە بەشداری بکە بۆ ئەوەی لە حتا لە بواری خێزانیا زۆر شت هەیە بیزانی چکە زۆر جار کەسانێکن کە چنە ناو پرۆسەکە زۆر شت نازان لە بواری خێزانیا دەوروبەریش زۆر جار ئێستا ئەم قسەیە زۆر زۆر بۆڵێ جا بۆ قبوڵی ئەەکەی ئەتوانی لی جیابیتەوە بۆ ئێساوای لێ هاتۆ محکەمەکان پڕە لە کەیسی جیابوونەوە یعنی کەمە بەداخەوە کەوای لێ هاتۆ محکەمەکان پڕە لە کەیسی جیابوونەوە کە هەر کەسێکم قسەیەکە لە جا بۆ قبوڵەکەی بۆ جیانابیتەوە ئەی بەڵام ئەگەر ئێمە بینەوە ئەوەی کە نا بۆ ئێمێک سەرپەنابەرین بۆ جیابوونەوە با خۆمان بەهێزکەین لەو بوارەیە با پارێزگاری لە خێزانەکەمان بکەین ئەمەیان زۆر زۆر گرنگە تۆش ئیشەڵا ئێمە لەگەڵ تابین و بەردەوام هەنگاو بە هەنگاو ئاگادار تەبین تاوای لێ پارێزگاری لەم خێزانە جوانی خۆتەکەیت و نایەڵی هیچ کەسێ هیچ شتێک بیڕوخێنم خێزانە جوانی تۆ بنیاتدان ناوە 50 ساڵی و بنیاتدان ناوە حیفە لەبەر کۆمەڵک شتی بەسیت ئەمە بڕوخێت کاتە تۆشە بێش لەسەر خۆت بکەی ئینشاءڵڵا مامۆستایان زۆر سوپاس بەڵام مامۆستایان مشکلەیەکی تر ئەوەیە ئەو کێشانەی نێوان ئێمە تاسی لەسەر مناڵەکانیش زۆر بە دڵنیاییەوە مناڵە بێتە قوربانی کێشەی دایک و باوک مناڵ ئەبێتە قوربانی کێشەی دایک و باوک چکە تۆ مناڵەکە 13 ساڵە یعنی 13 ساڵتر هەست بە هەموو شتێکەکە هەر کێشەیەکی ئێوە کاریگەری دروستەکە لەسەری هەر دەمەبەڵەیەکی ئێوە کاریگەری دروستەکە لەسەری هەر تۆڕەبوونێک و لێک تێنەگەشتێکی ئەوە کاریگەری لەسەری دروستەکەات بۆیە کاڵێم ئێوە زمانی گفتوگۆتان ئەبێ لێزانانە بێ بۆیە ئەڵم کا بێ هوەری گفتوگۆ بخوێنن ئێستا زۆر کەس هەیە گفتوگۆ لەگەڵێکە ناکە ینی زۆر خێزان هەیە کە گفتوگۆ ئەساسی خێزانەکانە نیکە ئێکە نەی کرد شەڕ دروستە بێ کە نەی کرد تۆڕەبوون دروستە بێت لە بەدیلی ئەوەیە جا لەبەرەوە ئەمانە هەمووی تاسیرەکاتە سەر مناڵ بە دڵنیایی چکە مناڵەکە 13 ساڵە ئەوەی تریشان چەند ساڵ بوو 10 ساڵە کاریگەری دروستەکە چکەیتر هەستەکەن بە هەموو شتەکان هەستەکەن چەنێ بینی ئێوە خۆش بە مرتاحی بەوانەوە دیارە چەنێ بینی ئەوە ناخۆش بەوان نامرتاح بن